کورد دەڵێ بەر لە جێی خۆی سەنگینە و لە هەمان کاتیشدا ئەڵێ گڵی دوور دەرمانە. با بزانین بەڕێستان گڵە دوورەکەی نیشتیمانن کە بۆ دەرمان بەکاردێن و یاخود بەردە سەنگینەکەی نیشتیمانن. بێگومان کوردستان زۆر زۆر شیرینە، زۆر خۆشەویستە. ئێمە هەموو ژیانمان لە پێناوی کوردستاندانە. ئەلبەتە بەشێک لە میلەتی ئێمە تا ئێستا ئێمەیان لەبیرە کەوا بە ئێمە بەردەسەنگینەکەین. ئەمما بووین بە مرۆڤاریەکانی غوربەت دەربەدەر بووین، کەس لێت ناپرسێ لەبەر ئەوەی وڵات هەمووی بە یەک شتەوە مەشغوڵە، نە هونەری لەبیر ماوە نە کەلتور. ئێمەش بۆیە لە هەردوو دینەکە بووین